بەخشین کچێکی هەڵەبجەیە و تەمەنی 16 ساڵە. 7 ساڵە سەرقاڵی وەرزشی کاراتیە و وە خۆی دەڵێ لە پاڵ خوێندندا توانیوێتی 7 پشتوێن لەم وەرزشە بەدەست بێنێت. من ساڵی 2016 دەستم کرد بە یاری کاراتی حەزێکی مناڵیم بوو. الحەمدولیلا توانیم بەدی بێنم. من 7 پشتوێنم بڕیوە، ئێستا ڕەشی دانیەکەم. من لە پۆلی دەم الحەمدولیلا کاتێکی زۆر باشم دابین کردو بۆ خوێندنەکەم و بۆ کاراتیەکەش. کاتەکانم دابەش کردو بە سەریا. لە یانەی وەرزشی هەڵەبجە لە چەند ئاستێکی جیاوازدا نزیکەی 7 یاریزانی کچ ئەم وەرزشە ئەنجام دەدەن. مناڵ بوو، مناڵێکی بچکۆلەی زیتەڵ بوو هات پەیوەندی پێوەکردین. دیارە ئێمە وەردە پەروەردەمان کرد، جەستەیمان پەروەردە کرد بە یاری کاراتی و تۆکمەمان کرد و وەردە بەهێزمان کرد و ئاستی پشتوێنەکانی هەر بۆ 4 مانگجارێ 6 مانگجارێ ئاستی پشتوێنەکانیمان ئەگۆڕی کە ئاسێکی زۆر بەرز و باشی هەبوو سەرەتا هاتنیەوە ئێمە ئەمەلمان پێ هەبوو کە ئەم کشە بێتە پاڵەوانێکی پێشکەوتوو لەسەر ئاستی عێراق و ئەتوان بڵێم نێو دەوڵەتیش. لە پاڵەوانیەتی وڵاتانی ئاسیادا کە 13 وڵات بەشدار بوون، بەخشین لە کێشی خۆیدا مەدالیای ئاڵتوون دەباتەوە، پلەی یەکەمیش بەدەستدێنێت. من لە ماوەی 3 ساڵێکی کاراتیم کردووە، بەشداری چەندین پاڵەوانیەتی ناوخۆ دەرەوە کردووە. دیارترینیان کە پاڵەوانیەتێکی دەرەوە بوو، هی وڵاتی ئێران بوو. توانیم پلەی یەکەمی بەدەست بێنم. خۆشبەختانە توانیم سەری هەڵەبجە بەرزکەمەوە و نادی هەڵەبجە بەسێم. دوایەوەش لەم نزیکانەیە پاڵەوانیەتێک پام بۆ کرا لە شاری سلێمانی کە لەوێش توانین وەزنی خۆمە پلەی یەکەم بەدەست بێنم و بووم بە پاڵەوانیەتێکە. من ئێستا یاریزانی منتەخەبم، سوپاس بەخوا، بەڵام عێراق هەتاکو ئێستا هیچ بتوڵەیەکی لە دەرەوە بۆ ڕێک نەخستین کە بتوانین بەشداری بکەین. بەخشین سەرکەوت لە دایکبووی ساڵی 2007 و لە هەڵەبجە لەدایک بووە. دەڵێت دایک و باوکم هاندەری سەرەکی من بوون تا توانیومە بەشداری لە پاڵەوانیەتیەکانی ناوخۆ و دەرەوە بکەم و دەشمەوێت بۆ داهاتوو بەردەوام بم. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.